رشيد. يا الله. باشي شكور بخير بي. باشي كتير خان. فرموداني شا. يا الله. إمام رشيد سوني. باش دكم كسكي خو. باشي. لدودنا البوبري. استابن بلا بزانم چه دخوي بابود بينن. هيزنا. الحمد إبو لله. تايك هاويك شتي. سكن بخواها مش تكمان هي ليلان. الحمد لله. الحمد لله. بري أمريكا. مام رشيد راستي كيد بويا. بانگم كردي دمي موضوع اكد لقل باس بكم. فرم. مام رشيد جان. بري. ڕۆژنامە نووسێک هەیە دەیهەوێت راپۆرتێک لەسەر ژیانی ئێوە ئامادە بکە بەڵام بەداخەوە هیچ کەسێک نییە کە قسەی لەگەڵ بکە منیش داواکارێکم لە تۆ هەبوو فرمو. داواکارێکم ئەوەیە کوتم ئەگەر بکرێ تۆ قسەی لەگەڵ بکەی نعم كسكي خو أو إلى جمك أو ده تاني تكليفية شكبتي بالراسي أمن آمدني ما سلقة هز رجلا من السجبك لا بخوي طاقتي هندي من ما باشە ئەخر بۆ حزناكم كس لباريم وجياني من هيش تشيزاني أو دردي أمن هيتم أو غو مخفتي هيتم هدي غير بس بخو ميزانم مام ڕەشید جان تۆ کەسێکی بە ئازموونی پێویستە قسەکانی تۆ بگا بە ئەوانەی داهاتوو یعنی من حەز دەکەم بەڕاستیە تۆ قسەی لەگەڵ بکەی چت گوت مام ڕەشید پێم بڵێ کە ڕازی والله كسكم بلنت دڵم مەشکێنت تکایە بخوا ولا بخاطري تو رازيما دەست خۆش بێ باش بس بيم بلي كنجني ورجنا من سريتم ئێستا من تەلەفۆنی بۆ دەکەم وا بێ بەیانی بێ خۆی دێ بە دواتدا دەتباتە ئەو شوێنەی دوای لەگەڵێت راپۆرتەکەی بکەن و پێشی دەڵێن بتگەڕێنێتەوە بس دەستت خۆش بێ سپاس دەکەم استامبرمو بەڵێ فەرمو لا باش خو حافظ خواحافیز خوات لەگەڵ بێ ئەلۆ باشی کاکە جان سپاس دەکەم بەڕێزی ئەوە ئێستا لەگەڵ مام ڕەشیدی قسەم کرد توانیم ڕازی بکەم بۆی کە قسەت لەگەڵ بکە ئەرێ وەڵڵا باشە کەواتە بەیانی خۆ دووەرە بە دوایدا بچنە دەرەوە راپۆرتەکەی بکەن دوایی بیگەڕێنەوە ئێرە دەستت خۆش بێ زۆر سپاس خواحافیز